گومان لەوەدانە هەموو کەسێک خاوەنی بیر و باوەڕێکی تایبەتی خۆیەتی ئەم بیر و باوەڕەش بێگومان لە هەڵقوڵاوی چوار شوێنە یان ئەوەتە لە دایک و باوکەوە ئەم قسانێک کە پێشەچەکەت باس فەرموو لە دایک و باوکی وەریگرتووە کە لە ئەوروپا وایە و لە ئەمریکا وایە و لە وڵاتی خۆمان وایە کۆمەلگای کوردەواری وا کۆمەلگای فلان و فیسار وام یان لە دایک و باوک بۆی بەجێماوە یان لە قوتابخانە دەرخوارد کراوە یان لە مێدیاوە هەڵقوڵاوە یان ئەوەتە بە توێژینەوە بە دوای داگەڕاوە. طبعا ئەم سێ سەرچاوەی یەکەم هیچ ئاعتیبارێکی بۆ نییە بۆ چونکە ئەگەر بە خۆی بە دووادا نەگەڕێت کەواتە ئەبێتە بە کەسێکی مقەلید یان لاساکەرەوە یان کارتێکراو کەواتە هیچی هەڵقوڵاوی توێژینەوەکانی خۆی نییە تاکە شتێک کە ینی تاکە سەرچاوەیەک کە باوەڕی پێ بکرێت تەنها توێژینەوەی خۆتە. طبعا ئەو پێشەچێکە وتێت بێگومان زۆرینەی خەڵک لە مێدیا و بیستوێتی بە زۆری یاخود لە دەوروبەر و برادەرەکانی خۆی بیستوێتی بێگومان بۆشە زۆربەی خەڵکی مادام توێژینەوە ناکەن بێگومان هەر ئەو بۆ چنوانیان هەیە بۆشە کە شتێکی پێچەوانەی ئەم شتەی لە مێشیدایە بۆی باسەکەی پێی هەزم ناکرێت بۆ چونکە ئەڵێ گەروا بێ من ئەوەی کە ئەیزانم هەمووی سەفر مادام ئەی بتەنها ئەوەی تۆ وەربگرم لە کاتێکە ئەمە حەقیقەتەکەیە ئەمە توێژینەوەکان و ئەمە لێکۆڵینەوەکان و ئەمەش ئامارەکانن یعنی دائیمەن بە بەرچاوڕوونێک زیاتر بدەین ئەگەر بۆ نمونە ئێستا لە کوردستانی خۆماندا باڵێ بەنگڵادێشی لێیە ئەگەر ئێمە دوو بەنگڵادێشی بە نمونە وەربگرین یەکێکیان تەنها ئیشەکات یەکێکیشیان لە نێو کۆمەلگای کوردەواری تەواو ڕووچووە فێرە زمانی کوردی بووە لەگەڵ دوکاندارەکان هەڵسو کەوتەکات لە سەر عارەبانسیەکان قساکات جار بەجار لەسەر شاشە تەلەڤیزۆنەکانەوە دەرەکەوێ هەنگت بینومانێک کوڕێک لەوەیە ئەزناوی محەممەدە طبعا ئەو لە نێو ئازاری میلەتەکەدایە ئاگای لە وەزعی باری دارایی و ئابووری و کۆمەڵایەتی و دەرونی و وەچێشە خێزانەکانیشدایە بەڵام ئەو بەنگڵادێشی تەنها جێسک لێدا و گەسک لێدا سەرشەقام کۆکاتەوە بێگومان بیر و بۆچونیان جیاوازە بۆی ئەگەر ئەم دووە بگەڕنەوە بەنگڵادێش ئەویان ئەڵێ کاکە جان هەسیارەی پڕی جوانی لێ شەقامەکانە دائمە خاوێن نەکرێتەوە ئەوتیان لە بابەجان بەو شەقامانە هەڵمەخڵەتێ بەو سیارانە هەڵمەخڵەتێ ئەم بە دلیلی زیاتر پێە بزەبت ئەگەر بێت و ئێمەش وا خۆمان حساب بکەین خەڵکانی تەنها دێن ئیشەکەن بەڵام خەڵکانی چیە توێژینەوە ئاکات کاتێککە تۆ بۆی باسەکەی بۆی پێی هەزم ناکرێت جا ئەوەی کە لەبەر چاوی ئێمە با بڵێن دەرخواردیان کردبووین بێگومان هەروە بوو ئێمەش بە دوای ئەو بۆنی کەبابە کەوتوین و بە دواشدا گەڕان ئایا بزانین ئەم کەبابە بەڕاستی کەبابە یان کوردەواری ئەڵێت ئەگەر وشەکەم جوان نەبێت داوە لێبوردنەکەم یان کەرداخکردنەکەیە بێگومان ژن ئەو کە باسی مافی ژنەکەین لێرەدا بێگومان مافی خۆی هەیە بەڵام پرسیارەکە لەوەدای ئایا ئەم مافانە چەندین تا چ ڕادەیەک توانیوێتی بەختەوەری بۆ ئافرەت دەستە بەر بکات ئینشاڵڵا لە ئەمەوێت لە داهاتوە باسی بکەن ئینشاڵڵا نا بێگومان نییە هەر لە پێشەوەی لە دایک بێ لێرەم ناوەکەی لێ ئەنێن و لە خەستەخانەکەشە بە هەمان شێوە هەندێک وێنەی ئەگرن و ئەگەر باوکی هەبێت یان باوکی مەوجود بێت ئەو باوکەش لێم ئامادە ئابێت بەڵام هەموو ساڵێک یادی لە دایکبوونەکەی ئەکەنەوە کە ئەمە کەلتورێکی خۆیانە کەلتوری مەسیحیەکانە بۆیەشە ڕۆژمێری میلادی هەلەواتەکە گوایە عیسا عەلەیهی سەلام دایک بووە ئەوانش بەسەر ئەو ڕێچکەوە ئەزەر ئایا کەلتورە یان دینە وای لێکردنە هەموو ساڵێک یادەکەیەکەنەوە بەڵام وەکو ئێمەنە کە پێڵێن عەقیقە کە عەقیقەی بۆکەن لە ئیسلامدا دوای هەفتەکە ناوی لێنێن و ئیتر حیوانێکی بۆ سەر ئەبڕن و ئیتر خەڵک داوەتەکەن و دەوروبەری خۆیان و خزم کە سوکار بۆی دوعای خێری بۆ بکەن بێگومان ئەمە کەلتور و ئاینی ئێمە و کەلتور و ئاینی ئەوانیش جیاوازە بەو شێوەیە کە وەکو شێوەی ئێمە نییە بێگومان وەکو ئەوەی کە دیارە ئەوان هەموو ساڵێک ئەکەنەوە بەڵام لە ئیسلامدا هەموو ساڵی بیدعەیە تەنها لە عەقیقەیە سونەتە کە ئەنجامی بدەین. کاکزانی ئەوەی کە ئێستاکە لە ئارادایە لە هەموو جیان بە تایبەتی ڕۆژئاوا کەڵێ ڕۆژئاوا ئەمریکا و کەنەدا شەگرێتەوە ئێرە ئەوڕۆپا شەگرێتەوە ئەو کەلتورێک کە ئێستاکە دروست بووە ئەم کەلتورە بیلادی ئەسڵی خۆی نییە ئەمە کەلتورێکی نوێیە ئەو کەلتورێ لە دوای شۆڕشی فەڕەنسا کە سەری هەڵدا هەم دینەکە سز بوو لاواز بوو و هەم کەلتوریشان وردە وردە ئاچوق بەوە با بڵێن کاڵ بوویەوە ئیتر کەلتورێکی تر هاتوتە ئاراوە کەلتورێک کە هیچ پەیوەندی بە کەلتورە کۆنەکەی خۆیان داوە نییە
و دابوونەریتی باو باپیرانیشان دانیە و لەگەڵ دینەکەشیاندا پێچەوانەیە. ئەوەی کە ئێستاکە و عالمانێتەکە هێنایەتە ئاراوە شۆڕژی فەڕەنسا خۆتان نەزان بۆ جیاکردن و دینە دەوڵەت بوو ئیتر کەلتوری تێکدام کەلتوری گۆڕی با بڵێن ئەم شێوازەی دروستبوونی خێزان لە دایک و باوچێک و کۆمەڵێک خوشک و برا و ئیحترامی گەورە و بچووک و ڕیشسپی و ئیتر دایکاتی و باوکاتی کچ بە کچێتی کوڕ بە کوڕێنی ئەم قیاسە هەر هەمووی وردە لە ناو چووە ئەوەی 50 ساڵ بەر لە ئێستاکە هەبوو ئێستا بەر لە 100 ساڵ ینی بەر لە 100 ساڵ باشتر بوو ئەوەی کە لە 60ەکان هەبوو لە ئێستا باشتر بوو. بۆیشە ئێستا ئەگەر بڵێن ئێستا ئەمە نەماوە ئەو خێزانی کە تۆ باسێکەکەی ئەمە کەلتورە قەدیمەکە بوو ئەسلەکە و بیلادیەکەی بوو جا چ وەکو کەلتوری ئەوڕۆپی با بڵێن ڕۆژئاوایی یاخود کەلتوری بابن دینەکەیان شریعەتی دینەکان کە مەسیحی بوونە ئەمە نەماوە بۆی ئەوەی ئێستاکە دێتە ئاراوە ئەبینین بۆ نمونە ئێستاوانە کردو خێزان لە دوو پیاو پێک بێت لە دوو ژن پێک بێت ئەمەش بێگومان تەواو پێچەوانێ هەموو دابوونەریتە کۆمەڵایەتەکان و بەها مرۆیەکان و ئاینیەکانیشە. بۆش ئەمە تا حدێک وردە خەریکە لە ناو ئەچێ باوک باوکایەتی ناکات دایک نازانی منداڵەکەی لە کام پیاوە منداڵ نازانی باوکی چییە بەر لە 50 ساڵ ئەمە نەبووە یعنی هەبوو بەڵام زۆر کەمتر و بەڵام وردە خەریکە ئەم خێزان بە تەواوی هەڵئەتەچێت بەهۆی هاتنە ئاراوەی ئەو سیستەمە ئەلمانیەتەی سەرمایەدارێکی با بڵێن کە سەرمایەدارەکان لە پشت هەڵتەکاندنی ئەم کەلتورە بوون و کەلتورە چتریان هێناوە بە پارەی جیاوازەوە بە خێزانی جیاوازەوە بە جلوبەرجی جیاوازەوە و بە هەدەفی جیاوازەوە بۆیە بەڵێ پێشتری ئەوانیش وەکو ئێمە بوون وەکو ئێمە کچ بە کچێتی شوویە کرد کوڕ بە پیاوانە هاوسەری ئەدۆزیەوە نەگەل بە لە ڕێگای حوبانێەوە بەڵام ئەمە نەماوە تقریبا زۆر ینی 10 ساڵ بەر لە ئێستاکە تەلەڤیزۆنی ئەڵمانیای بانگەوازێکی کرد وتی چ کەسێک هەیە تا ئێستا چ ئافرەتێکەیە بە کچێنی مابێت با پەیوەندیمان پێوا بکە یەک تاکە کچ پەیوەندی کرد و تا ئێستاکە من بە کچێنی ماومەتەوە وتی بەس کەسیش ماچی نەکرد بێت ماچیش نەبێت یەک کەس هەبوو یەک کچ هەتا چەند 5 ساڵ بەر لە ئێستاکە ئەم کچە لەسەر شاشە تەلەڤیزۆنەکان دیعایە کرد کە ئەم کچیان کرد بە یەکێک لە کوڵێ بە سمبولێک کە تاکە کچێک ماوەتەوە لە ئەڵمانیا تا ئێستا کەس ماچی نەکردووە نە لە ڕەوزەیە نە لە قوتابخانەیە دۆست و برادریش نەوە بە کچێتی ماوەتەوە بیلادی خۆی ماوەتەوە ئەم کچە لەبەر ئەوەی بوو بە تاکە کەسێک بە سمبولێک دائیمەن خەرێکی دیعایە و نازم ماوە کە نایبینم دائیم پرچی قژەکانی ڕەنجی پەمبە و کەسک و سەوز و ئەو ڕەنگە ئەنتیکانەکانی دەکرد ئەم ئافرەتە بە تاقی تەنێما بوو یعنی لە کۆمەلگایەکی 83 ملیۆن کەسی یەک تاکە ئافرەت مابێتەوە کەواتە جاران وەکو ئێمە بوون بەڵام ئەوە نەماوە بۆیە ئەوەی کە پیرەکانن یان چەند پیرەژن پیرمەدە ناسم هەمویان لە 55 ساڵم بێکەوەنی لەگە ژن و مێردەکەوان 55 ساڵە ژن و مێردن 6 ساڵە ژن و مێردن زۆر بیان وەکو دایکان و باوکانی ئێمە بڵێ خاوەن ئەخلاق بوونە خاوەن کەسایەتی خۆیان بوونە بەڵام ئێستاکە نە پێگا کەسایەتەکان ماوە نە پێگا کۆمەڵایەتەکان ماوە نە جیرانەتی و خزمەتیان ماوە وردە ئەو مۆزوعانش بەداخەوە کاڵە بێتەوە بۆ شابینی چەندەها کێشەی خێزانی و دەرونی ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە زیاد بووندانە. پرسیارێکی جوانە بە هۆکارەکەی چێن با باس هۆکارەکەی بکەین. زۆر جار باسی ئەواکردن ئەڵێن بابە لە ئەوروپا مافی منداڵ هەیە معاشی منداڵ هەیە منداڵ حەقی خۆی هەیە ڕێکخراوی خۆی هەیە باسی مافەکەن ئەی باشە ئەم دایم پرسیاری ئەواکەن باشە ئەو مافانە هەیە ئەو معاشەیە ئەدی بۆ ئامادەنینە منداڵی زۆر بنێنەوە ئەگەر منداڵ ئەو هەموو مافەی هەیە بۆ ئەو منداڵە وەکو پارە مادەم ئەوەندە چاوتانە پارەکەیە ئەلی باش دە منداڵ بنێەوە بۆ ناتوانن 4 منداڵ بنێنەوە ئەگەر زۆر باش بی 2 منداڵ ئەنێنەوە بەڵام هۆکار چییە؟ دائیمەن ئەگەر بێت لە کتێبە دەرونیەکان بخوێنیتەوە دائیمەن ئەڵێت هۆکاری تێکچوونی خێزانەکان کۆمەڵایەتەکان و با بڵێن کتێبە کۆمەڵایەتەکان و دەرونیەکان دائیمەن کۆمەڵێک فاکتەرە خەنە ڕوو ئەڵێن ئەمەیە هۆکاری تێکچوونی خێزانەکان بۆ نمونەڵێ مادەیە بۆ نمونەڵێ هەستی زاڵ بوونە بەسەر یەکتریە ئەڵێ ناڕۆشنبیری سێکسیە ناڕۆشنبیری کەسایەتیەکانە یاخود فەرق و جیاوازی ئاستی خوێندنیانە کاتێک کە ئەمە لەگەڵ ئەم کتێبانە لەگەڵ کۆمەلگای ئەوڕۆپی با بە ڕۆژئاوایی مقارناکە بینی ئەم قسانە هەموو بەتاڵە بنەوە ئەی باش ئەمانە کێشەی داراییان نییە کێشەی ئابووریان نییە لە ڕووی کەس بە تۆبزی بە زۆری بە شویان نەداون و کوڕەکەش بە ئاماشێ بە ئارەزوی خۆی دۆزیوێتیوە
معاشیان هەیە مافیان هۆکار چییە لەسەر ئەوە کە ئەوان ناتوانن خێزان پێک بێنە منداڵ بنێنەوە بێگومان سێشت هەیە کە مرۆڤ بابێتە بناغەی دروستبوونی مرۆڤ یاخود بنیاتنانی خێزان شکڵی خێزان کەواتە لە تاک پێدێت تاچ دەبێ بناغەیەکێ بێت لەم سێ بە دەرنیە یان ئەوە تا دین ئەم کەسە پەروەردە ئاکات کە گوتت دین یعنی شەرمەکات لەوەی شەرمەکات لەخوا شەرمەکات لە حەرام کەواتە شتێکی ئەو کەسەی گرتەوە دووەم شت دابوونەریتە کۆمەڵایەتیەکان دابوونەریتی کۆمەڵایەتەکان پەیوەستە بە عەیبە کەواتە چیان گوتیان حەرام چیان گوتیان عەیبە کەواتە لێرەدا ئێستا بچووکترین شت ئێستا خۆ من بۆم هەیە ئەو قۆبچێ بکەمەوە بەڵام ئەڵێم عەیبە خۆ لە دینە بۆم هەیە ئەو عەورەت نییە بەڵام دینەکە لێی گەڕێت لێرەدا بە دابوونەریتە کۆمەڵایەتەکان ڕێگە نادا مستنگم بکەمەوە کەواتە من بە هەردووچیانە پابەندم بەشی سێمیان یاسایە یاسا جاری وا هەیە بۆ نمونە ئێستا لەو شەقامەیە لەوان لە ڕێگای دینەوە ئەڵێ ڕێگایکە چۆ دەتوانین لێ بخور لەوانەیە تاکیدم کە هیچ ڕوو نادات لە ڕووی دابوونێتی کۆمەڵایەتەکان عیلاقەی بە جاتۆ ڕێگاوباندانێ بەڵام یاسا لە ترسی یاسایەکە ناتوانم بەسەر شەقامەکەی سیارەکە سریع لێ بخڕم کەواتە یاسا منی گرتەوە یان دابوونێتی کۆمەڵایەتەکان منی گرتەوە یان دین منی گرتەوە لەم کە کەسێک بابڵێن ئەوروپیە ڕۆژ ئاوای ئەوێت خێزان پێک بێنێت دینی نییە کە دینی نەبوو کەواتە کۆمەڵێک شت لە دەسەدات کەواتە شتێک نیە بڵێ حەرامە با مزڵوم لەو ئافرەتە نەکەمیان ئافرەتە بڵێ من ئەو پیاوە ئیستیقلال نەکەم و ئەگەر خۆم بە تەلاقدان بدەم پارەی لی ئەستێن و کەواتە گوێی لە پارە حەرامەکە نییە کە یاسا بۆی بڕیوەتەوە چونکە ئەگەر ژنومێر لێک جیا بنەوە ئەو پیاوە چییە بووست ئەبێت بە 150 قەرزی هەبوو ئەبێ بە 150 پارەی هەبوو ئەبێ بە 150 50 بە 50 کەواتە ئەگەر دینەکە نەبوو کەواتە چاوی لەوەیە کە دەگەیە کە ئەمە زۆر ئیستیقلالی بکاتن و زەربەیەک لە مێردەکەی بدات بۆی کە پارەی لێ بخوا ئەمە زۆر یەکێک لە هۆکارەکانە کە دروست نەبوونی پرۆسا و سەجیرەکان بەوەی کە ژنان پیاوان ئیستیقلالەکەن کەواتە ئەم کەسە لە دینی نەبوو بۆی کە لە حەرام بپێچێتەوە دابوونەریتە کۆمەڵایەتەکان ئەم ئافرەتە باوکی نییە دایکی نییە خزمی نییە زیرانی نییە تایفەی نییە و بنەماڵەشی نییە کەواتە شەرم لە چێ بکات لە پێگە کەسایەتەکەی بەدەرسێت چییە ئەڵێ گرنگ ئەوەیە من پارەم هەبێت یعنی گرنگ ئەوە نییە پێگە کۆمەڵایەتێکی کەسایەتێکی چی لێ دێت کەواتە کە کەسێک کە حەیای نەبوو شەرمی نەبوو و حەرامی نەبوو بێگومان چی ئەکات بیکات فەسنع ماشیت چیەکەی بکات بۆیەژە ئەم ژن و پیاوەکە ئەم پیاوە ئەم ئافرەتەش کە نەدینی هەیە و نەدابوونێتی کۆمەڵایەتەکان ئەگریتەوە تەنها ترسێکی هەیە ترسی یاساییە کەواتە ئەمە نەبوو نە پیاوەکە متمانە بەژنێکە کات کە منداڵ بنێتەوە نەژنەکە متمانە بە پیاوەکە منداڵ بنێتەوە و ناتن لای شتان دەست ئامدیش لە دایرەی بابێن مەحکەمەیەکە مارەی بکات بۆ سیقام بێکتر نییە لەبەرەوەی ئەزانی ئەمە نەدینی هەیە نە حەیای هەیە کەواتە متمانە دروست نابێ بۆیشە فەقیر حاڵێکە لێرەدایە لای خۆمان ئەڵێ بابە ئەوە بۆی لای خۆ لە کوردەواریدا تەلاق زۆر لەبەر ئەوەی ئەم کوڕکوچە لە سەرەتاتە یەکتریان نەناسیەوە وەکو ڕۆژ ئاوە و ئەزان لە ڕۆژ ئاوە پەیوەندی خێزانێکن ئەوەندە تۆکمەیە بۆیشە ئەوەی خۆمان جوانەکەی خۆمان ئەگۆڕنەوە بەچی بە گومڕایی ئەوان ئەولایکە الذین اشتروا الضلالة بالهدى بالزەدەم ئاەتە ئەمانە کەسانێکن کە هیدایەت ڕێگای ڕاست ئەگۆڕنەوە بەچی بە گومڕایی ئەمە کە منداڵ نانێتەوە کە ها پرۆساوزەجی پێگنیان لە بەرەوەی متمانەیان نییە چێزانی ئەم ئافرەتە حەیای نییە دینی نییە بامان شێوە ئافرەتەکە زانی ئەم پیاوە نە شەرمەی لایە نە حەرامیشە ناسی بۆیە متمانە بێکتر ناکەن لە ئەنجامی نەبوونی متمانە کەواتە چی دروست نابێت پرۆساوزەجی دروست نابێت کە دروست نەبوو بێسقەی نابێت کە ئەگەر دروستیش بوو هێشتا ئەم دڵە ڕاوچی هەر مەوجودە لە یەک منداڵ نانێتەوە بۆی ئەڵێ ئەگەر پیاوەکەم بەجێ هێشتم بۆی کە ئەو منداڵە لە من نەبێتە بار مەصرفی بچێشم و پیاوەکەش خۆی بزرکات کە ئەمەش هەیە ئیتر ئەم دڵە ڕاوچێ واکات کە منداڵ ببتە قوربانی منداڵ لە دایک نەبێ بۆیە چالاکوانێکی ئافرەتێکی چالاکوانێکی ئەڵمانی ناوی گابڕی لە شوستە گابڕشتە ئەڵێ ساڵانە زیاتر لە 153,000 منداڵ لە ئەڵمانی لە بار ئەبردرێت 153,000 منداڵ لە ماوەی 15 ساڵە ساڵی 99 هەتا 2014 ئەڵێ 2,300,000 منداڵ لە بار بردراوە ئەڵێ ئەگەر لە جەنجی یەکەم و دووەمی جیهانیە سەربازی ئەڵمانی ئەکوژران بەڵام لەو سەردەمەدا هەر لە دایک نابن
هەر لە دایک نابنە کارەسات ئەمە کەواتە ئەڵێ ئەڵمانیا ئەو حسابی ئەڵمانیا کە بەڵام لە ڕۆژئاوا هەمووی وایە ئەڵێ کەواتە ئەڵمانیا هێشتا لە جەنگدایە سەربازەکان هێرا کوژرێن هیچ لە دایک ناوی کۆ دایک مادام هیچ ئەمە گەورەترین کارەساتە بەڕاستی گەورەترین کارەساتە جا داماوەکەی خۆمان ئەڵێ چی ئەڵێ بابە لەم وڵاتانە زۆر پێشکەوتونە منداڵ نانێنەوە ئەوان مستەقەفن حسابی ژیانی خۆیانەکەن و منداڵێک لە دوو منداڵ زیاتر نانە بۆی کە بتوان پەروەردەیان بکەن یعنی طبعا یعنی ئەمە زۆر ڕق لە قسێکە ئەڵێ کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای ئەوان یەک نەزانێ ئەڵێ ئەمە لە چەند کۆمەڵگایەک ژیا بۆیە تەجروبەی هەموو وڵاتانی هەیە بۆیە مقارنەی بە کۆمەڵگای ئێمە بە کۆمەڵگای تر ئەکاتن تۆ وەرە لە ئەو کۆمەلگایە بژە لە ناوەخنەکەی بکۆڵەوە ئەو ئەزانی کە ئێمە چەندە دابوونێتێکی کۆمەڵایەتی جوانمان هەیە چەندە بە حیا و بە شەڕەفین و چەند دینێکی پاکمان هەیە کە تاک پێگەێنێ کە خێزان سەقامگیرەکات کە ئەمن و ئاسایش نێو کۆمەلگا بەرقەرارەکات ئەمە بێگومان نەبوونی متمانەیە کەواتە لێرەدا نەمادە ئەبێتە هۆی دروستبوونی منداڵ نەمەعاشەکەیان وای کرد کە منداڵەکان زیاد بکەن نەمافەکانی منداڵ نەمافەکانی ئافرەت نەمافی پیاوەکان ئەگەر هەبێت کەوات ئەوانە هیچیان لە ژێر سەقفی ئەم سەرمایەداری و ئەم عەولەمەیەدا ئەلمانەتەکە با بڵێن باشێوە گشتەکەی کەواتە هەمووی وەکو بەڵقی سراوە تەقنەوە هیچ قیمەتی نییە ئەسل و ساسی کەواتە مادە و خۆشگوزەرانی و کاربای فول و با بڵێن ئەو مافانە ناتوانن خێزانێک بۆ ژن و مێردێکە بنیاد بنێن و واخود پرۆسە هاوسەرگیریەکان زیاد بکەن بەڵکو بە پێچەوانەوە وردە سست ئەبێت ئەوەی کە هەشە هەڵەتەچێ ڕۆژ بە ڕۆژی لە زیاد بووندایە بەڵێ وای بێگومان بەوەی کە بەڵێ جۆم لێتەوە بەهۆی ئەوەی کە ئەوەندەیان باسی مافی ژن کرد ئەوەندەیان باسی مافی ژن کرد ویان کرد ئافرەتان تا حدێک لە سووری خۆیان بچنە دەرەوە لامان کاتدا حکومەت زەختیشیان لێکات یعنی بەڕاستەخۆ بە ناڕاستەخۆ زەختیان لێکە بۆی کە کار بکەن کاتێک کە ئافرەت سروشتی خۆی لە دەستدا ئافرەت یعنی دایک ئافرەت یعنی ئەمن و ئاسایش ئافرەت یعنی بۆن ئافرەت یعنی میهرەبانی ئافرەت یعنی قوتابخانەی منداڵ یەکەم قوتابخانەی دایکە باشە ئافرەت یعنی هەموو بەها جوانەکانی مرۆڤ کە وەری ئەگرێت لە دایکەوە وەری ئەگرێت بەڵام ئافرەت کاتێک کە هاتە دەرەوە با بڵێن کە بوو بە ساختیارە بوو بە با بڵێن ساقی شۆفەر و لۆری و گەڵابە و پاس و ئەم شتانە کەواتە ئافرەت یەکەمیشت ڕەگەزی خۆی وەکو مێینە لە دەستەدات ئافرەت سینجی با بڵێن شیری تێدا وشکە بێت منداڵدانێ وەرئەجێڕدرێت ئەم ئافرەتە وەکو ئافرەت و ئافرەتێکی میهرەبان مامەڵە ناکات بەڵکو بە نیمچە پیاوێک مامەڵە ئاکات کالێکی لە پێدایە پانتۆڕێکی لە پێدایە شێوەی دەستی وەکو من و تۆ قساکە کە پیاو عادەتی دەستەوە شوێنێ ئەویش باماشەوە ئەم میهرەبانیە و ئەم ڕەنجی پەمبە و جوان و سوورە لەبەر ناپۆشێ بۆ کابۆ شینە کەواتە هەم لە ڕەنگەوە هەم لە ڕۆیشتنەوە هەم لە هەرسوکەوتەوە هەم لە قسەکردنەوە هەم لە ئابووریشەوە وەکو پیاوی لاتووە کەواتە مادام کاڵەی خێزانێک ئەبێ لە دوو نیوە پێک بێت پیاوێک نیوەیە ژنێکیش نیوەیە ئەو زەبێت بە خێزانێک بەڵام ئەبینی ئەم ئافرەتە مەوجود نییە ئەم ئافرەتە ئامادە باشی تێدا نییە ئەم ئافرەتە هێشتا قوتابخانەی تەواو نەکردووە کە هاوسەرگیری بکات ئەم ئافرەتە هێشتا ئاوزبیلدونیش تەواو نەکردووە بڵێن بە ئەڵمانێکی کە خۆی فێرە کارێکە کات کەواتە ئەم ئافرەتەشە قەرزی قوتابخانەکەی نەداوەتەوە کە بەخۆی ئەبێ قەرزەکان بداتەوە قەرزی کولیەکەی نەداوەتەوە کۆمەڵێک مەسرەفی هەیە کۆمەڵێک مۆدیلاتی هەیە کۆمەڵێک شتێک کەواتە ئەم ئافرەتە بەتەنیا ئەژێت کە بەتەنیاژیە بەتەنیا گەورەوە بەتەنیا قەرزەکەی داوەتەوە بەتەنیا قورسایەکانی ژیانی هەڵگرتووە لێرە بەدوا ئامادە نییە لەگەڵ پیاوێکە گەوریەکانی بۆ بشوە سێشتی بۆ لێ بنێ نازی بچێشێ کەواتە ئافرەت ڕەگەزی خۆی کە لە دەستدا بێگومان پرۆسە هاوسەرگیریەکان سستە بن لاوازە بن